دێمە سەر ئەم خوشکە بەڕێزم کە پێم خۆشە قسەیەک لەسەر بکە ئەویش ئەوەیە کە دوای زانکۆ پەیمانگا ژیانی داخلی دەست پێ دەکە. چیت قسەیەکت هەیە بۆ ژیانی داخلی ڕەنگە حەزکەی زۆر فرست جوابش دەدەیتەوە بەس پێم خۆشە ئەو مایکە بگرە. دوای ژیانی داخلی نەستەلە نەما. دوای زانکۆ پەیمانگا کچێک بە منەڵێت چی؟ کاکتۆر هەر شوێنی داخلی تیابێ بۆ من ناڕومەڵم بۆ ئەڵە لە ژیان مەتەماتی سوورۆکراویشم نەکردووە. کردمە گاڵتە ئیسە لەوە چێم بەرنامەوە ببینێوتم پرچت بڕن ئەی دوای شوت کرد چیەکەیت. کەواتە ژیانی داخلی دوای ژیانی با بڵێن دوپۆلی 12 دەست پێ دەکات. تۆ هەست ناکەی ژیانی داخلی بخۆی عسکەرێکی زۆر گرنگە، تەدریبێکی زۆر گرنگ و مهمە بۆ گەنجەکانمان. تۆ ڕاستەکەی لە ژیانی داخلی ئەوەی مەسئولیاتە وەکو ماڵەوە نییە، لەوێ مەسئولیاتە دەکەوێتە سەبێ هەموو شتەکان پشت بە خۆت ببەستی وەکو ماڵەوە نیە دایک تو وان یارمەتیت بە نار هەستیت بڕۆی بۆ دەوام ببیتەوە، بەس لەوێ هەموو شتەکان مەسئولیاتە لەسەر خۆ دەبێ هەموو شتەکان جێبەجێ بکەیت. کەسی ترە ناسیتە بەتی جیاوازە ناسێ بێ خۆ بگونجێنیت. ژیانی داخلی هەر ڕەزالەتە یان بۆ خۆی فێربوونیشە. فێربوونیشە. فێری مەسئولیاتیش دەکات. ئەزیزان دەست خۆش بێت. ژیانی داخلی من وەکو بەختیار کە ڕەنگە ئەم پرسیە ئەم وەڵامەشم ڕەنگە هەنێ دایک و باوک زۆر بەدڵێن هەندێک گەنج بەدونم من وەکو بەختیار ئەگەر بەدەستی من بووایە تەمەنام دەکرد هەموو تەلەبەیەکی زانکۆ پەیمانگا ئەگەر جامیعەکە یان پەیمانگاکە نزیکی ماڵیشیانە چەند مانگێک ژیانی زانکۆی بکردایە. من بۆ معلوماتی جەنابتان ڕەنگە و بەڕێزانی کە لە پشتی کامێرە من بناسن من لە سوودان چەند ساڵی ماڵم لە سوودان بۆ لەوەی خوێندومە. لە سوودان ئیجباری بوو کە خێزانم خۆی لەوێت تەلەبە بوو ئیجباری بوو هەموو هاوینێک هیچ کەسێک نەبوو تەلەبەی زانکۆ بێت ئیلا دەبوو کۆرسێکی داخلی ببینێ. یعنی مثل خێزانی من هەندەسەی ساڵاتی تاو کردووە 2 مانگ 3 مانگ ناخوا نەستەلەی دایە باو ئەم 2 مانگە وازی لە منی شێناوە مێرد ناخوات مناڵم هەیە چیم هەیە ئەم 2 مانگ 3 مانگە خێزانیان دەکردە ناو منشائەیەکەوە ناو کۆستەرێکەوە دەیانبر بۆ چۆ بۆ کەسەلا کەسەلا کوێ وەکوایە لە چەمچەماڵەوە بیبەی بۆ ڕانێ و قەڵازێ ئەو 2 مانگ 3 مانگە دەیانبر بۆ لادێک دەیانبر بۆ مەکتەبێک دەیانبر بۆوێ دەبوو خۆیان چێژ دروستکەن دەبوو ڕەزالەتی ببینن دەبوو نەهامەتی ببینن دەبوو بێتاقەتی ببینن. خێزانم ئەوی دوکتۆر هەفتەیەکە بە دڵی خۆمان نانمان نەخواردووە دەبێ بیبینیت. خێزانم دەویت هەفتەیەکە دوکتۆر ئاوێکی ڕوونمان نەخواردو ئاوەکە هیچ سەربانە دەبێ بیبینی. خێزانم تەلەفۆنێک کرد ئەوی دوکتۆر جا لەوێ هین هەیە فول هەیە ئەو بۆ خۆشی گەڕم فول چیە هەنێ پاقلەیەن و لەگەڵ هەنێ سەمونە تێکەڵەکەی دوکتۆر خەریکە گیارم دەرچوو بەس فول هەیە دەبێ بیخۆی. نەستەلەکەی من نەما لای من نەستەلە بوو ئەبێ هەموو دقەیەک و تشری بوو بەزم و ڕزم و جاجا مریشکی بۆ سوورکەیتەوە بەزم ڕزم. خێزانم دەڵێ دوکتۆر ئێستا دەزانم ئەو چەند مانگە مەدرسە بوو کچ لە نەستەلەی دەرەکا کوڕ لە نەستەی دەرەکا. بۆیە ئەم قسەی من چییە بۆ جەنابەت ئەویش ئەوەیە کە هەر کوڕکشێکە سیرمانەکات مەترسە لە داخلی چونکە داخلی بە خەڵکت دەناسێنێ. یعنی تۆ دەچیتە کۆلێژی شەریعە بەس خەڵکی شەریعە ناسی بەس داخلی تۆبت پێ ناسێنێ هەندەسەت پێ ناسێنێ قانونت پێ ناسێنێ کەلاریت پێ ناسێنێ نوێشکەرت پێ دەناسێنێ نوێژنەکەرت پێ دەناسێنێ ئیسلامیت پێ دەناسێنێ ئەلمانیت پێ دەناسێنێ تورکمانت پێ دەناسێنێت کوردت پێ دەناسێنێت مەسیحیت پێ دەناسێنێ موسڵمانت پێ دەناسێنێت کاکەیت پێ دەناسێنێ یەزیدی پێ من نیعمەتە. وای لە دێ بەختیار لەم کوردستانە کەس نابێنێتە 2 کەسی مەسیحی برادەرمە 2 کەسی یەزیدی برادەرمە 2 کەسی کاکەی زۆر چاک و باش برادەرمە 2 کەسی مسلمان برادەرمە 2 کەس برادەرمە لە ژیانە سەریان بە فەرزی خۆیان نەکردووە بەڵام تەبیعەتیان خۆش و باش و چاکە 2 کەسی دینداری زۆر توند ئەناسن ئەمە بۆ خۆی گیانێکی زۆر خۆش و گرنگ و مهمە. ومە لە دوایە لە داهاتووە من بۆ مروری زەمن بۆم دەرکەوتووە احتیمالە بە خەڵکی تر و ئیشت دەستکەوت وەڵام من جاری وایە مەسەلەن من جاری وایە ئیشم دەستکەوتووە لە ڕێی کەسی تۆبیەوە نا لە ڕێی کەسێکی ترەوە کە لە داخلی ناسیومە. یعنی ئەو بۆ خۆی خاڵێکی گرنگ بۆیە من پێشنیارەکەم بۆ گەنجە جوانەکان تکایە کۆلێژ و پەیمانگایەک لێ دوور مەکەورە لە ڕێی ژیانی داخلی مەترسە من دەڵێم ینی ئەوانی کە زانکۆ پەیمانگامان تاو کردو بەوانی کە پشتی کامێرەش بڕواتان بێت ئەزیزانی خۆم بەشێکی یادگاری خۆشی زانکۆ پەیمانگا ژیانی داخلی و ئەوەیە کە بردووتە سەر. ینی برادرێکی دکتۆر هەموو ژیانی داخلی بەلایەک هەموو ژیانی زانکۆ بەلایەک ئەو چەند ڕۆژە بەلایەکە لە داخلی بینیمە تا بۆ خۆشی گەرم ئیستا بەرنامەکەمە بینێ وتی فەقیر بووین نەوەتەکان بووین دینار لە گیرفانمانە نەبووتی ڕۆژە سێرمانکە هیچمان نییە. بۆ خۆشی گەرمۆ بینەران ڕەنگە هەنێک گەنجەکان هەست بکەن ژیانی واشە بووە وتی سێرمانکرد هیچ نییە وتی خیار هەیە خیار تۆزێ وەکوینە و گەورێ وتی هیچمان دەوتی خیارمان هێنا پارچەمان کرد وەکو کولەگە هەنی ئاوتەماتەمان تێکرد بە زۆر کردمان بە شلەی کولەکە ئاخر خیالێکوە بێ بە کولەگە وتی نانی وشکمانە بوو تێمان وشی و دەستکە بەغوتی برادێکمان نێزاوتی
ئاوایەکەی بە قورعانە مە کولەگەن نییە وتمانەمە کولەگەی کە سوودیە تازە هاتووە چکە تامی خیارێدا شیرین بوو وەڵڵای هەستەکەوتی تا چەند هەفتێکش پێمان نەوت چکەوتی من خەفەر بوو میچم بەدەستەوە نەبوو چی بکەم پارەش لە گیرفانمە فتەڕۆکە ئەو ختەش حکومت وانە بوو باسی نەوەتەکانەکەم کە گرانی بوو وتی کردم بە شلەی کولەگە و بڕۆ بیخ بە خێراتی اینجا بڕۆ لەوەی کاوت ڕۆژی وا بوو بەس قاچمان لێنە بە ژیانی داخلیەوە نەستەلەن ڕەنگە ئەوەتان نەبی نەبێ و برادران بە کیلۆ قاچە فرۆشران 2 کیلۆ قاچت ئەکڕی هەنێ بەهاراتی زۆرت تێکردیتە بەس قاچ بیانی ملە قوتە و بڕان و بانکە نەبوو بەس ئەمە بەس قاچ و بەڵام بە ئاوتەماتە و بە پیاز و تەرتیبات بۆیە ژیانی داخلی ئێستا بۆتە یادگاری وڵا ئێستا پێم وایە ئەویان پرادۆشیە خوا لێ تێک نەدا ژیانی خۆشە و خانووی ئاخر مۆدێ بەڵام ئەو ژیانی داخلی بۆ خۆی نیعمەتێکە ئێستا وەکو یادگاری گەڕێتەوە بە خۆشی و تەرتیبات و گرنگە کەواتە ژیانی داخلی گرنگ و